بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئاڵۆزیەکانی بەغداد بەردەوامن لایەنگرانی ڕەوتی سەدر بەردەوامن لە خۆپیشاندان و لەناو پەرلەمانی عێراق ماونەتەوە بە هەمان شێوەش لایەنگرانی چوارچێوەی هەمانگی ئەمڕۆ لە بەردەم ناوچەی سەوز خۆپیشاندان و گردبوونەوەیان ئەنجامدا و لە دوایین پامشدا مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق داوای لەلایەنەکان کردووە دەست بە گفتوگۆ بکەن وەریژنێک لە هەموو لایەنە سیاسیەکان پێک بێت و خۆپیشاندەرانیش دامەزراوەکانی دەوڵەت چۆڵ بکەن و هێزانامنیەکانیش پارێزگاری لە مڵکی دەوڵەت بکەن. لە بەرنامە ئەمڕۆ لەگەڵ کاک سۆران عومەر قسە لەسەر بارودۆخی بەغداد و داواکاری سەدر چی دەوێ و لایەنەکانی تریش بەنیازی چین و کاریگەری ئەو ڕووداوانەش لەسەر کورد و هەرێمی کوردستان چی دەبێت سەرم پرسانە دەکەین. کاک سۆران بەخێربێن، سوپاس بەوام دەبێت تا سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەو خۆپیشاندانی لایەنگرانی سەدر هەیە لە پەرلەمان ماونەتەوە چوارچێوەی مانگی ئەمڕۆوانیش بەشێکیان خۆپیشاندانیان کردبوو. ئەو شەڕی کە ئێستا هەیە کە شەڕەکە شەڕی خۆپیشاندانە جارێ ئەسڵی شەڕەکە لەسەر چییە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئەسڵی ئەوەی کە ئێستا لە بەغدا دەگوزارێ و لە عێراق بەگشتی ململانەیەکی تند و لە مێژینەی نێوان موقتەدا سەدر و نووری مالیکیە. ئەمەش ڕیشەکەی گەڕێتەوە بۆ کاتێک کە نووری مالیکی سەرۆکوەزیران بووە و شەڕی سوپای مەهدی موقتەدا سەدری کردووە و ئەمە دواتر لە ناو دەسەڵاتە جگە لە شەڕی سوپای مەهدی جۆرێک لە بەریەککەوتنیان هەبووە و چەند جارێک محاولەی دادگایی مالیکیان کردووە بە تۆمەتی ئەوەی کە مەلەفی گەورەی مالی و دارایی لەسەرە. هەردووکیان ترسیان لە یەک هەیە، واتە کاتێک مالیکی سەرۆکوەزیران بوو لەوانی کوشتووە و ئێستش مالیکی ئەزانێ گەر ئەوان دەسەڵاتداری یەکەم بن لە عێراق یەکەم کەس محاکەمەی مالیکی یەکەن. جگە لەوە ئەتوانم بڵێم ئێستا ئەو سیاسیانەی یا ئەو لایەنانەی ئەو ڕەوتانەی لە عێراق هەن بە تەواوی دابەش بوون بەسەر دوو بەرەی دژبەیەکی ناکۆک کە هیچیان بەو شێوازەی کە خۆیان هەن ئەوی تریان قوبوڵ نییە. ئەم جارە سەدریەکان بەو زۆرینەیەی کە هێنایان و بەوەی کە دەنگی یەکەمی عێراقیان بە 73-74 کورسی هێنا و بە تەحالوفێک کە نیوەزائیدیەک بوون محکەمەی اتحادی ڕێی لێگرتن بتوانن نیسابی پێگەێنانی حکوومەت نیسابی هەڵبژاردننی سەرۆک کۆمار و دوایی دەستنیشانکردنی سەرۆکوەزیران بگەن بەوە. هەر بۆ ئێستا بینی تووڕەیەکەیان لەسەر ئەنجومەنی نوێنەران و دەسەڵاتی دادوەری ئەنجومەنی دادوەری لە ڕاستیان نەیانوێرە بچنە ئەنجومەنی دادوەری چونکە فایق زێدان بە سەراحەت بە سەدرەکانی وتبوو ئەگەر ئەو هەڵەیە بکەن بچنە سەر ئەنجومەنی دادوەری فەرمانی گرتنی هەموو قیاداتی سەدرەکان دەرەکەین و جێبەجێشیەکەین هەموو تا نەگرین. ئەوە ڕەشەی لێکرد بوون سەرۆکی دەسەڵاتی دادوەری سەدرەکان بۆیە کاتێک چوونە حەوشەی ئەنجومەنی دادوەریش کشانەوە و ئەمەی کە دەگوزەرەیە کاک حەکیم بریا لەسەر ئەوە بواە کە ژیانی خەڵک باشتر بکرێ، بریا لەسەرەوە بواە کە عێراقێکی خاوەن پارەی زۆر و نەوتێکی زۆر و داهاتێکی زۆر بەڵام بێخزمەت و بێکاری زۆر و بێخزمەت گوزاری و ئاوەدانیە. ئەنی من پێشتری ژوتومە عێراق تەنها موچە لە کاتی خۆی و بەشە خۆراک ڕایگرتووە گینا ژیانی خەڵک لەو پەڕی خراپیایە ئەمە ئینکاری ناکرێ. یعنی ئەوەی کە تۆی بینی یەکێک تەسویری تەوالێتەکانی پەرلەمانەکە ئەڵێ سیر کە نەمانە
چۆنە ژین یعنی پێی سەیرە ئاوێنەیە گڵۆپی تیابێ پێی سەیرە بۆ چکە نەیدیوە یعنیەوە جێی گریانەکە کەسێک بە تەوالێتەکان معجب بێ کە ئاوێنەکەی لیگی تیاواتە گڵۆپی تایە تەسەور بکە ساحیبەکە کە لە سەقفەکەیەوە ئەزانێ ئەمە تەبریدی ساردە نازانێ مە ساحیبەی هەوا گۆڕچەیە ئەوەی کە ئێستای بینن لە ناو ئەنجومەنی نوێنەرانە گوزەرێ معجبن بە دانیشتن لەسەر و کورسیانە لەسەر و قەنەفانە ئەمە سەلمێنەری ئەوەیە کە فعلەن ئەو خەڵکە لە گوزەرانێکی زۆر خراپایە یعنی سەرەتاییترین مافەکانی ژیان لێی مەحرومە باش بەجوو تێنەعل و تەراکسودێک و تیشێتێکەوە کە هەر هەمووی بای 2000 نییە بەیانی تا ئێوارە ڕواایە ئاوە فرۆشەیە یا ئیشی دەست ناکەوێ ئێم گەنجە مەحرومە ڕقی لە ناوچەی سەوزە ڕقی لە پەرلەمانتارە ڕقی لە حکوومەتە ڕقی لە هەرچیە بۆیە شوێنی مقتەدا سەدر کەوتۆ لە با بکوژرین فعلەن ئەوەی کە ئەڵێ با بکوژرین و خوێنمان بڕێژرەیە چونکە ژیانی هەر مردنە بە فعلی ینی ئەوە نیشاندەری ئەوەیە کە گەلانی عێراق لە ناوەڕاست و باشوور لە دۆخێکی هێندە خراپی بێ خزمەتگوزاری و ژیانان کە کاتێک ئەچنە ناو ئەنجومەنی نوێنەران معجبن بە باکەتی کلێنسەکەش باشە بەس ئێستا و شەڕێکە لە نێوان وتت زیاتر مالکی و سەدرە و شەڕەکەش هیچ پەیوەندی بە چاکسازی و باشکردنی ژیانی خەڵکەوە نییە ئەو خۆپیشاندانانە ئەزانی خۆپیشاندان بەرامبەر بە دەسەڵاتی جێبەجێکردنە کە خزمەت گوزاری خراپە باشە کارەبای خراپە ئاوی خراپە گوزەرانی خەڵک خراپە بێکاری هەیە پرۆژە وەستاوە بەڵام خۆپیشاندانی ئێستەی عێراق بەرامبەر بە حکوومەتی ئایندەیە کە هێشتا پێک نەهاتووە بەرامبەر بە حکوومەتی ئێستا نییە بەرامبەر بە حکوومەتی ئایندەیە کە پێک نەهاتووە واتە وەکو خۆپیشاندانی سریلانکا نییە بچنە سەر کۆشکی سەرۆک وەزیران و هەڵبێت و ڕابکە خۆپیشاندانێکە بۆ ئەوەی کە ئەوەی ئێستا کاندیدە بۆ سەرۆک وەزیران حکوومەت پێک نەهێنێ ئەوانەی کە حکوومەت پێکەهێنن حکوومەت پێک نەهێنن جیاوازە وەکوتم خۆپیشاندانەکانی ئێستا لەسەر حکوومەتی ئێستا نییە حکوومەتی ئێستا بەرپرسیارە لە ژیانی خەڵک قسە لەسەرەوەی بۆچی پەرلەمانی هەڵبژار ئێستا کۆنتترۆلیان کردووە ناچن بۆ لای حکوومەت لە کاتێکە خزمەت گوزاری ئەو لای حکوومەتەوە بێگومان لە ڕووی چاودریشەوە بەرپرسیارتە سەر پەرلەمانی شێ بەڵێ ئەم بینایی ئەنجومەنی نوێنەران باشە واتە ئێمە لەگەڵ ئەمیندارەتی گشتی سەرۆکایەتی وەزیران باشە سیاجێکمان لە بینایە چەند مەترێک دوورن نەک چەند مەترێ هیچ یعنی هەر سیاجێکە بەڵێ دیوارێک دیوارمان لە بینایە بەڵێ واتە ئەگەر لێت تێک بچێ بێ بۆ ئەنجومەنی نوێنەران ئەچیتە ناو ئەمان عامەی ڕیاسەی وزەرا بەیەکەوەین ئەنێ مەگەر سیارەیەکمان بچێتە ناو ئەنجومەنی نوێنەران سیارەیەک لە ئەنجومەنی لە ئەمان عامەی مەجلیسی وزەرا بێتە دەرەوە بێ بوەستێتە ئێماچینە ژوورۆندە بەیەکەوەین بەڵام بۆ ناچنە ئەوێ چونکە ئەمین عامی مەجلیسی وزەرا باشە کە بەقەر سەرۆک وەزیران دەسەڵاتی هەیە و بەرپرسیارە لە تەیاری سەدریە ناچنە ئەوێ بۆ دێن بەناو ئەو هەموو ڕێگایە ئەچن بۆ ئەنجومەنی نوێنەران چونکە ئەنجومەنی کە لەو شوێنی کاتون بۆ ناوچەی سەوزبەر لەوێ بێنە پەرلەمان شوێنی تریشەیە گەر بیانەوێ کە داخڵە بن بەڵێ لە ئەو دەرگای وەزارەی دیفاعەوە کە داخڵ بوون دەستی چەپ ماڵی مالیکیە ئەنی بەر لەوێ بگەنە پەرلەمان ماڵ نە هەر کە داخڵ بوون بیدایەت چکە بە پێ زۆرە ڕۆی تاگەیتە ئەنجومەنی نوێنەر ڕەنگە 20 دقە بە پێ بڕۆی ئیمجاگەیتە پەرلەمان بەڵام 20 ثانیە یەکەم کە چیتە ژورۆ دەستی چەپ کۆشکی بندوقیەیە مالیکی لە کۆشکی بندوقیە لەوێ دانیشتەوە ماڵەکەی لەوێ و لەوێش بووە وەلایەزالیش لەوێیە بەس بۆ ناچن بۆوێ چونکە یەک فرقەی جەیش بە چەکەوە لەوێیە
ئەیان کوژێ بڕۆن وە سەدرریەکانیش عاز نادەن بچن بۆیە بۆ دێن بۆ پەرلەمان باشە سەرۆکایەتی وەزیران لەولاترە پێش پەرلەمانە ئەمان عامە پێش پەرلەمانە باش و ماڵی بەشێ لەوانەیە ئەمان پێیانەڵێن بەرپرسن لەم دۆخە و گەندەڵن و ئەبێ بڕۆن هەبووی لەوێن بەڵام بۆ دێن بۆ پەرلەمان چکە پەرلەمان حیمایی پەرلەمان کووردە ئەو بەرگ سەربازیە مغاویریانەی ئەیان بینی کڵاوی سوور هەمووی کوردن باشە چەکیشان پێ نییە واتە پەرلەمان تەنها شوێنەکە بەبێ چەک حیمایەتیەکرێ کوردی شەیکە کوردێک لەوێ پاسەوانی ئەنجومەنی نوێنەرانە هیچ مەجبور نییە لەگەڵ ئەوانە دەستە و یەخە ببێتەوە بۆ یەکشێتەوە چی لێکن با لێی بکەن ئەزانی سەدرریەکان هەستەکرێ کە کشانەوەیان جۆرێک لە هەڵەی تیا بووە ئێستا تووشی ڕقێک بوون بەرامبەرم پەرلەمانەکە ئەوانی تیانەماون لە کاتێکە ئەوان واتە سەوریانە کرد کە لە نۆی حەوت ئیستیقالەیان پێشکەش کرد لە نۆی شەش کە ئیستیقالەیان پێشکەش کردویان نەزانی تا نۆی حەوت ئەوە عوتڵەی تەشریعیە پەرلەمان کۆ نابێتەوە ئیستیقالەکان وەک وەرەقە فشار لە پەرلەمانە مێنێتەوە بەڵام لەگەڵ بردننی دەست لە کارکێشانەوەی سەدرریەکان بۆ لای سەرۆکی پەرلەمان ئەو شەوە بوو کە سەرۆکی پەرلەمان لەگەڵ وەفدێکی پەرلەمان داوەتی مەلیک عەبدوڵڵا بوون لە ئەردەن یەکسەر سواری تەیارا بوون بچن بۆ ئەردەن پێشەوەی سەفەرەکە بکەن لە ماڵی خۆی سەرۆکی پەرلەمان تەوقیعی واتە موافقەی لەسەر هەموو ئیستیقالەکان کرد ئەوە جۆرێک لە تەکتیک بوو کە دوایی بوو بە مناقەشە ئایا سەرۆکی پەرلەمانە و دەسەڵاتی هەیە دوایی کە تەماشاکرا بەڵێ بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی عێراق کە فەسڵی تەشریعی تەواوە بێ ئەو دەسەڵاتانەی هی دەنگدانی پەرلەمانە تەحویلە بێ بۆ سەرۆکی پەرلەمان ئەوان وا بیریان کردبووە ئەبێ لە ناو ئەنجومەنی نوێنەران دەنگدان بکرێ بۆ ئیستیقالەکان بەڵام سەیریان کە ئیستیقالەکان قوبوڵ کرا یەکسەر لە پەرلەمانتاری نەمان و هیچ امتیازێکیشان نەما تەنانەت ئەو مانگە تاکو نۆی شەش کە ئیمزای ئیستیقالەکەیان کرا موچەی نۆ ڕۆژی مانگی شەشیان بۆ دابەزی یەکسەر قەتع بوون لە هەموو امتیاز و مافی ئەندامێتی ئەوان تەسەوری ئەمەیان نەکرد دوایی هەوڵێک هەبوو بۆی پەشیمان ببنەوە ترا هەر یەکێک نامەیەکی پەشیمان بوونەوە بنووسێ بۆی سەرۆکی پەرلەمان قبولی کا و سەحبی کاتەوە ئەو بوو موقتەدا سەدر لە حەنانە کۆی کردنەوە وتی تازێمە تەراجوع ناکەین ئەمە بەشێکە لە ئینتقامی پاشەکشیەکەیان بەو جۆرە و بەشێکیشە لە ئینتقامی ئەوەی بە فعلی ئەمان دەنگی یەکەمی عێراق بوون و بەتەنیا زۆری نەبوون نەیانتوانی حکوومەت پێک بێنن نەیانتوانی لەبەرەوەی محکەمەی ئیتیحادی تەفسیری ئەو نەسەی کاڵێ دوو لەسەر سێ پێویستە بۆ حوزوری هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەوە بوو بە قوفڵی نەتوانینی باش کۆبوونەوەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار باشە ئێستا داواکاری سەدرریەکان ڕوونە دوێن تویتەکەی موختەرا سەدر هەبوو بۆ هەمواری گۆڕینی سیستەمی سیاسی هەمواری دەستور سداواکاری کە ڕوونە چیان دەوێت لە ناو پەرلەمان تاکەی دەمێننەوە وەدایانەوە سیستەمەکە بکەن بەچی کاک حەکیم هەڵبژاردننی ئەم جارەی دەی ساڵی ڕابردوو هەڵبژاردننی پێشوەخت بوو لەژێر فشار و داواکاری خۆپیشاندانی تشرینیەکانە بوو و یەکێک لە مەتاڵیبەکان ئەو کاتە تعدیلی دەستور بوو لیژنەی تعدیلی دەستور دروست بوو بەڵام نەیانتوانی هیچ بکەن چکە تعدیلی دەستور ڕێکاری دەستوری خۆی هەیە واتە یەکێک ناتوانێت بڵێ دەستوری ئیلغاکەینەوە یا دەستور تعدیلەکەین ڕێکارێکی چکە دەستوری عێراقی دەستورێکی جامدە و هەر تعدیلێک ئەیباتەوە بۆ جارێکی تر ئیستیفتاکە هەروە ئاسان نییە و ڕەنگە کورد مافەکانی لەو دەستورە ئەگەر جێبەجێ نەکرابێ بەڵام نووسراوە
ڕەنگ جارە تعدیل کرێ کورد زەرمەندی یەکەم بێ لە تعدیلی دەستورە دەبرەوەی تەسەووری هەموو ئەوانەی کە ئێستش ناکۆکن بەرامبەر یەکوەستاون لەسەر کورد و هەرێمی کوردستان ڕەئیان تا ڕادەیەک نزیکە لە یەکەوە بۆیە تعدیلی دەستور هەروە ئاسان نییە و نظامی سیاسیش لە عێراقا بەڕاستی نظامێکی تەوافقی بووە کورد و شیعە و سونە و ئێستا پەرد بووە بۆ نیزاعی کورد و کورد دابەشبوونی و نیزاعی سونە ناکۆکی نێوماڵی شیعە کە ئەمە بەرهەمەکەیەتی ئەی بینی سە شیعە هەردوو لایەن خۆیان بە کوڕی مەرجەعیەتی سیستانیە زانن بەڵام زۆر ناکۆکن هەردوو لایەن لە مناسەباتی خۆیانە یەک دروشم و یەک ڕایەیان هەیە بەڵام دەستیان بگا بە یەک خوێنی یەکە ڕێژن بۆیە عێراق بە تەوافق هاتووە ئەم جارە کە موقتەدا سەدر داوای پێگەێنانی حکوومەتی زۆرینەی کرد کۆمەڵی هێز هەن وەکو هەرێمی کوردستان چۆن ناتوانی بڵێ یەکێتی با ماوەی معارەزە بێ یا با پارتی ماوەی معارەزە بێت لە حکومان نەبن نا ئەم هێزانەی هەرێم چۆن قۆرخی حکومڕانیان کردووە و جومگەکانی و ناتوانن لە دەرەوەی حکومڕانی بژین چکە نامێننەوە لە ناوەچن چکەم هێزانەی هەرێمی کوردستان لە دەسەڵات بێنە دەرەوە ڕەنگە زۆر جار بە ئێ ماڵن ئێوە کەمتان کردووە و ئێوە کورسیەکتان هەیە دوانتان هەیە کەمەکەن یاوە ئەوان بێنە دۆخی ئێمە ببن بە معارەزە لە هیچ دەسەڵاتیەکانە بن بە یەک ئینتخابات هەر نامێنن کۆتاییان دێ ئەوانەی عێراقیش بە هەمان شێوە یعنی تۆ بە مالیکیەڵی نابێت لە حکوومەت هابی ئێوە ناتوانێت خۆی لە پێگەی خۆی و ئەو دەستکەوتانی هەیەی لە حکوومەتا بەدەستیەناوە سەدرەکان کە ئێستا چوونەتە دەرەوە لە پەرلەمان بە وەزیر و وەکیل وەزیر و مدیرعام و مستەشار و محافظەوە 300 پۆستیان لە عێراقا هەیە لە حکوومەت و لە پارێزگاکان باڵا بەڵێ خۆ سەدرەکان کە بانگەشەی چاکسازیەکەن ئەو وەزارەتانەی هەیان بووە لە فەساد فاسیدترین و گەندەڵترین وەزارەتەکان بووە نبینی بین موقتەدا سەدر تەبەڕاکە لە مەجموعەیەک لەم ماوە تەبەڕای کرد لە دە محافظ لە چەند کەس وەزیری سەحاچی ئەمانە هەمووی بەداخەوەی لەم لە عێراقا نموزەجێکی وایان پیشان نەداوە هیچیان بەس هەردوو لایەنەکە گەندەڵن بەشدارن لە گەندەڵی هەردووکیان بەڵێ سوکەسی داایەوە دەکرێت کە سەدر بتوانێت گەندەڵکاران لابرێت دۆخێکی نوێ لە عێراق بێنێتەکایەوە هەردوو بەرەکار گەندەڵن یاخود سەدر باشترە باوەڕ بکە کاک حەکیم گەندەڵی لە عێراقا وەها ڕیشە و ڕەگی داکوتاوە ئێستا بۆچی محەممەد شیع سوودانیان بربژێر کرد محەممەد شیع سوودانی ئێستا ئەندامی پەرلەمانە وە تەنها کورسیەکیشی هەبوو لە کشانەوەی سەدرەکانە 2 کورسی تری بۆ زیاد بوو بۆ محەممەد شیع سوودانی بە یەک کورسیەوە پۆستی سەرۆک وەزیرانێ دەنێ لەبەرەوەی پێیان وایە قایمقام بووە پارێزگار بووە وەزیر بووە وەکیل وەزیر بووە چەند دەورەیەک وەزیر بووە تا ڕادەیەک مەلەفێکی گەندەڵی نییە بۆیە توانیویانە بربژێری کەن ئەوە نقطەی قووەتی محەممەد شیع سوودانیە یعنی گەڕان بۆ کەسی نەزیکە لە حکومڕانێتی یا بوو بێ لە عێراق زۆر زەحمەتە چونکە حەجمی فەساد لە عێراقا حەجمی طەبیعی نییە وەزیر هەیە بۆ ئەوەی وەزارەتی وەرگێ 50 ملیۆن دۆلاری داوە بۆ ئەوەی زوو دەوڵەمەند بێ 2 سەفقەی لە ماوەی چەند مانگێکا کردووە 12 ملیۆن دۆلاری دەستکەوت کەشف بوو ڕای کرد سەژەمری گرتنیە لە عێراق حەجمی گەندەڵی گەورەیە بەڵام کە کەشفی شەبێ خۆی پێ ناپارێزرێ ڕافعی ساوی وەزیر بووە و لە ماوە لە سجناتۆتە دەرەوە یعنی محاسبەش هەیە گەندەڵی گەورەش هەیە هەڵهاتنیش لە یاسا هەیە دەربازبوونیش لە سزا هەیە بەڵام لەگەڵەوە دۆخی خەدەماتی خەڵک خراپە ئینکاری ناکرێ ئاوەدانیان زۆر خراپە ئینکاری ناکرێ سونەکان تا ڕادەیە باشترن ئەنبار و فەلوجە ئاوەدانی پێوە دیارە و دوای ئەو شەڕانەی داعش و وێرانکاریانە فعلەن ئاوەدان بۆتەوە خزمەت کراوە
تا ڕادەیەک سونەکانیانەوێت دوای ئاوەدان بوونەوەی ناوچەکانیان خۆیان بپارێزن لەم شەڕانەی هەیە. چونکە ئێستا سەرۆکی پەرلەمانیش مهددە بەوەی کە ئەویش بەشێکە لەم وەزعاگینا ڕێنادەن پەرلەمان ئاوای لێ بکرێ، بۆیە هەڕەشەی پێیەکەن لە ئەنبار خۆ پیشاندان بکرێ، وەکۆی بڵێن تەهدیدی سونەش بکەن. عێراق گەیشتۆ بە ئەوەی کە ئەڵێن بنبەست، بەشێک لەمانە بە فعلی گەیشتون بە بنبەست. باش بەس کە سۆ ئێستا سەدر دەتوانێت سیستەمەکە بگۆڕێ ئەوەی کە داوای سیستەمی سەرۆکایەتی دەکات و دەستوری شەموار بکاتەوە، ئەوەی بۆ جێبەجێ دەکرێت و پەرلەمانی شار ئەوە بە پەخراوی دەمێت چونکە بەڕێوەبەری نووسینگەی سەدر باسی لەوە کرد بوو کە پەرلەمان کۆتایی هاتووە. زانی لە عێراقا هەموو ئەگەر و بژاردەیە کراوەیە، پێیان وابوو سەدرەکان ناکشێنەوە کشانەوە، پێیان وابوو لە عملیەی سیاسی سەدر چۆتە دەرەوە حەقی هیچی نییە، بەڵام دەسی بەسەر هەموو عملیەی سیاسیا گرت. بۆیە هەڵوەشانەوەی پەرلەمان دوایەوە ئەگەر اتفاقێکی سیاسی هەبێ بۆ تعدیلی قانونی هەڵبژاردن، چکە محکەمەی اتحادی قەراری داوە، ڕەنگە مودەیەک دیاری بکەن بچنەوە هەڵبژاردنێکی تر، بەڵام ئەمانە چارەسەر نین. چکەم جارە گریمان سەدرەکان 74یان نێنا 64یان نێنا، یان 74یان نێنا 84یان نێنا. ئەمان پێکەوە ناگونجێن، ئەمان قەناعەتیان بە یەک نەماوە، ئەمان وەکو خۆیان ئەڵێن یەکیان تاقی کردوتەوە، یەکتریان تاقی کردوتەوە. پێیان وایە بە ئاسانی جارێکتر ناتوانن پێک بێنەوە لەسەر کێکی دەسەڵات. باش و ئەوانی دیکەش کە ئیطاری تەنسیقین ڕازی نابنە وڵاتە بدرێتە تەنها دەستی موقتەدا سەدر. گۆڕینی نظامی سیاسیش تەوافقی هەموو لایەنەکانیەوێ. قورسە پێ دوای بیکەن بە سەرۆکاتی، چونکە پێشتر پاشایەتی بۆ کۆماری، دوایی بوو بە پەرلەمانی، ئێستا بکرێت سەرۆکایەتی. قورسە سیستەمی عێراق هیچ شتێک قورس نییە، بەڵام بەبێ ڕێکەوتنی لایەنەکان ئەوانی کە ئێستا لە عێراقا کوتلەی بەهێز و دەسەڵاتیان هەیە، هەمان کاتیش هێز و چەکداریان هەیە، بەبێ ئەوانە هەریەکە سەریەشە بۆ ئەویدی دروستەکە. و ئەگەر تەماشای مێژووی نوێی عێراقی لە دوای سەدامەوە، تەماشای ئەو یاداشتانەی بریمەر بکە کە ئەو ساڵی مەجلیسی حکم و مەرحەلەی ئینتیقالی و نووسینەوەی دەستور و نووسینەوەی ئەو قانونی ئەنجومەنی حکوموانە، هەمیشە لە ناو شیعە پێک نەهاتن و ناکۆچی و قورس بڕیاردان هەبووە، چکە گەورن زۆرن بە فعلی واشە. و گرفتێتریان هەیە بەڕاستی کاک حەکیم، شیعەکانە ویژەوەیە کە ئێستا مەرجعیەتی نەجەفیان و مەرجعیەتی سیستانی تەداخولی قرسە سیاسیەکان ناکە. ئەگەر تەماشا بکەی کە کاتێک دەستورە نووسنەوە لەسەرەوەی کە دوو لە سەرسەی پارێزگایە دەتوانێت تعدیلی مادەیەکی دەستور ڕەت بکاتەوە، سیستانی ئەو کاتە معارەزەیەکی تون دەبێ و ڕازی نابێ کورد لە دەستورە ڤیتۆی هەبێ لەسەر تعدیلێک، چکە ئێمە 3 پارێزگای ئێستا 4 پارێزگای نەرچەند هەڵەبجە تا ئێستا بە ڕسمی لە عێراق ئیشەکانی تەواو نەکراوە، بەڵام هەرێمی کوردستان نەتوانێ دوو لە سەرسێی ئەم 3 پارێزگایە تعدیلێکی دەستور ڕەتکەنەوە. ئەو کاتە سیستانی زۆر توند بووە و توێتی ڤیتۆی کورد قبول ناکەین. تەنانەت لە نامەکەیە کە بۆ بریمەری ناردۆتەوە جوابەکەی ئەڵێ ئێوە ڕازین مەسیری ئەمریکا بەنەدەستی ڕەشپێستەکان، ئێوە ڕازین ئەمریکای لاتین مەسیری ئێوە دیاری بکە، ئێمەش ڕازی نابین ڤیتۆ لە دەستی کووردا بێ لە عێراق. ئەو لە 2005 وڵای ئەو کاتێک کە دەستورە نووسرێتەوە و کاتەی مەجلیسی حکم و مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە شیعەکان هەمیشە ئەو کاتەش مەرجعیەتیان تەداخولی کردووە، هەر ئەو کاتەش بریمەرە لێ ئێمە ئەو کاتە
ویستمانەوە تێپەڕێنین بۆی مەرجعیەت تەدەخولی سیاسی نەکا بەڵام ئێستا کە دەدەخولی سیاسی نییە مەرجعیەت ئەوە تا کەس گوێ لە کەس ناگرێ مقتدا سەدر خۆی بە مەرجعی هەموو عێراق ئەزانێ و ئەسڵەن ئێستا گوێ لە ئێرانیش ناگرێ وەکو دەوترێ ئێران تەدەخولی هەیە لە عێراق ئێران هەیمەنەی هەیە و بەشێک لەم هێزانە تابعی سیاسەتی ئێرانین بەڵام مقتدا سەدر لە دوای نەمانی قاسم سولێمانیەوە هیچ کەسێک لە ئەوانەی کە لە عێراقا هەن مقتدا سەدر نایان خوێنێتەوە هادی عامری ڕەنگە یەکێک بێ لەو قیادانەی کە لەگەڵ مقتدا سەدر هێشتا تەواسولی ماوە لەناو ئیتارە ئەو تەنها قوبوڵ کراوە لای سەدریەکان و مقتدا سەدر کە دیداریشی لەگەڵی هەبووە لەو دۆخانەی پێشوە بەڵام کاتێک ئەمڕۆ بۆ جاری دووەم تکای کرد کە حیوار بکرێ وتیان تۆ تەبەڕا بکە لە ئیتاری تەنسیقی و ئیدانەی مالکی بکە ئەو کاتە ئێمە قسە لە حیوارەکەین یعنی تا ئەو ڕادەیەش هادی عامریان قوبوڵ نییە باش بەس ئێستا دۆخەکە توێشەیە یاخود بە پێکدادانی چەکداری یەکلا دەکرێتەوە چی ڕوودەدات دوای خۆپیشاندانی هەردوو لاش و ئەمڕۆ چوارچێوە مانگیش سەرکەوتو نەبوو لە خۆپیشاندانێکی گەورە خۆی ئەگەری بەریەکەوتنیان کراوەیە چەکداریش چکار دوولا چەکداریانەیە هەردوو لا هێزی چەکداریان هەیە چەندە ئیتاری تەنسیقی هێزی زۆری هەیە و لە ناو حەشدی شەعبیە و بەشێکە لە مەنزومەی دیفاعی عێراقی ئەمان سەدریەکان سەرایی سەلامیان هەیە بە پێی عەدەد کەمن بەڵام تا ئەم ساتە خۆ پارێزراوە لە بەریەکەوتن و ئەوەی کە ئەمڕۆ ئیتاری تەنسیقی کردی خۆپیشاندانەکەیان ئامانجیان ڕۆشتن بوو بەرە و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ماڵی سەرۆک وەزیران هەست بەوا کرێ کە تەواسوڵێک هەیە لە پشتەوە حیوارێک هەیە بۆ هێورکردنەوەی وەزعەکە چکە ئیتاری تەنسیقی کۆتایی بە خۆپیشاندانەکە هێناوە ڕێی نەدا لە جسری معەلق تێبپەڕن بەرە و لە جسری معەلق بپەڕی بانایەوە دەستی ڕاست ئەنجومەنی وەزیرانە ماڵی کازمیە خۆی بۆچی هەمیشە ناوچەی سەوزەکرێ بە ئامانج هەموو حکوومەت و دەسەڵات و سەرۆکایەتیەکان لە ناوچەی سەوزان باڵۆزخانەکانیش سەفارەتەکان بەشێکیان بتایبە سەفارەتی ئەمریکا و بەریتانیا لەوێن سەرۆکایەتی کۆمار زۆر نزیکە لە جسری معەلقەوە چاود لە سەرۆکایەتی کۆمار یعنی ئەویش لە جادریەوە نزیکە زۆر نزیکە ڕەبتە بە ناوچەی سەوزەوە مەبەستم چییە مەبەستمەوە بۆیە هەمیشە ناوچەی سەوز ئامانجە چوار کەس دەست بەسەر ناوچەی سەوزا بگرێت توانێ حکوومەت پەک بخا باش بەزی سەدر دەستی بەسەر داگرتووە سەدر دەستی بەسەر ئەنجومەنی نوێنەرانە گرتووە بۆی پەرلەمان کۆ نەبێتەوە هەدەفەکەیان ئەوەیە و ئاسانیشە چونکە ئەو ڕۆژە کە خۆپیشاندانیان کرد و گەیشتنە پەرلەمان لە بەوابەکانەوە نەگەیشتن لە دەرگاکانەوە نهاتن نانە لە دەرگاکانەوە نەگەیشتنە ناو پەرلەمان لە کۆ گەیشتن لە فندق ڕەشید جسرێک هەیە لە ژێرەوە لەگەڵ پەرلەمانە ئەو جسرە لە ژێرەوە مەفتوحە لە جسرەکەەوە سەرکەوتن و هاتنە سیاجی ئەنجومەنی نوێنەران لە دیوی پشتەوە ئاسان گەیشتن لە سیاجەکەەوە هاتنە ئەم دیوە دوای دەرگاکان بربەستەکە لەوە حەشاماتە زۆرەکە دواتە گەیشتن بە ئەنجومەنی نوێنەران ئاسانە باش بەس دەوترێت کە کازمیش هێزەمنیەکان ئاسانکاریان بۆ کرد بن و خودی کازمیش پێی خۆشم خۆپیشاندانە ئەزانی کاک حەکیمەوە جێی دڵخۆشیە کە خوێن نەڕژاوە ڕاستە 125 بریندار هەبووە بەڵام خۆشبەختانە ڕۆڵەی خەڵکیان نەکوشت هەر ئەم خۆپیشاندانانەی تشرینیەکان لەسەر جسری جمهوری کە ئەو ڕۆژە پێکدادانەکان لەسەر جسری جمهوری بوو ئەو شوێنی کە لەنگرانی سەدر پێات بەڵێ لە تەحریرەوە ئەمە تەحریرە لە تەحریرەوە کە داخڵەبی جسری جمهوریە باش لەو جسرا لە خۆپیشاندانی تشرینیەکان زیاتر لە
800 گەنجیان کوشت نەیانتوانی بپەڕنەوە نەیان هێش داخلی ناوچەی سەوز ببن یعنی ئەگەر بیان ویستبایە نەیانهێشت هیچ کەس داخلی ناوچەی سەوز ببێ بەڵام ویستی خوێن نەڕشتن ئەوە زۆر زۆر کارێکی باش نەڕشتن بوو یاخود زۆرێک لە ڕێکەوتنی شێ حکوومەتەکەی مستەفا کازمی پێی خۆش بێت خۆپیشاندانە ئەوە یەکێکە لەو مەوزوعانەی کە سەدریەکان ڕێیان وایە ئەم حکوومەتەی کازمی بەردەوام بێ و هەندێک تعدیلاتی وزاری بکرێن دێ وەزیر و شتلا ببرێ و بگۆڕێ وەزیری تردا بنرێ و ئاوا بڕۆین تاگەینە ئینتیخاباتی پێشوەخت یا مودەیەکی دیاری کرا و ڕێی سەدریەکان وایە ئەم حکوومەتە بمێنێتەوە بەس ڕێی چوارچێ مانگیوانیەوە ڕێی چوارچێوەی هەمانگیوانی ڕەنگە کازمیش حەزکا بەردەوام بێ بۆیە مرونەتی نواندووە جگە لەوە کاک حەکیم بیرت بێ باشە قیاداتی سەدریەکان ئیتصالیان بە جیهاتی ئەمنی و عسکەری و هەموویەوە هەیە و پێیان وتون ئێوە دەزمەکەنەوە دوایی بۆ خۆتان خراپە و دوایی ئێمە ئینتیقام لە ئێواکەینەوە و ئەوانەی کە سەرۆکی فراکسیۆن کوتلەکەی سەدریە حاکم زاملی نایبی یەکەمە مو لە ناو قیادەی خۆپیشاندانەکانان سوپاس دەکەم ناوبڕێکمانەیە دێمە وڵاتە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەینە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کۆمپانیای ئاکۆکەریم ئەزمموی چەندین ساڵ لە دابینکردنی ئەلەمنیۆمی ئازل و سیستم و دەبڵ شوشەی سکۆریت و لوئی دژەخۆر. جوانترین مەحاجەرەی مۆدێرن و کلاستی هەمیشە نوێگەری دیزاینی ناوازە و دەگمەن. ئەزمونێکی زۆر و کارامەیی تەواو لە جێبەجێکردندا دەرگا و پەنجەرەکانمان بێهاوتایە لە کوالتی و مانەوەدا جوانیەکی شایستە بە بیناکەت دەبەخشین لەگەڵ ئێمە دڵنیایت کە هەڵبژاردنەکەت دروستە تۆش ماڵێکی ئارام و ژیانێکی جوانتر هەڵبژێرە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکسۆران سەبارەت بە کاریگەریە خۆپیشاندانە کاریگەریان لەسەر هەرێم هەیە لەسەر هەرێم یاخود ئەگەر سەدر سەر بکەوێت خۆپیشاندانە بۆ هەرێم باشە خۆی ناڕزایەتی خەڵک و داوای ماف لە هەموو جێگایە کارێکی زەرور و گرنگە و ئەوەی کە خەڵک لە دەرەوەیەوەی ئەمە سەدرە ئەمە چۆنە بە فعلی خەڵک لە معاناتایە خەڵک لە عێراق وەگوتم تەنها موچەکەی ماوە ینا ژیان و گوزەرانی خەڵک زۆر خراپە و بێکاری زۆر هەیە خەڵکێکی زۆر لە زیندانەکانە بێ هاوسەرێکی زۆر بەهۆی هەموو نەهامەتی و شەڕ و بەدبەختیەوە دروست بووە داعش ماڵوێرانیەکی تری گەورەی بەسەر
ئەو ناوچایێناوە شەڕی تایفی کارەسات و دۆخێکی خوێناوی گەورەی بەسەرە و خەڵکا هێناوە و تا ئێستش ئەو ناکۆکیانەی کە لێکەوتەی شەڕی داعشە بەشێکی زۆر لە ئاوارەکان ناتوانن بگەڕێنەوە سەر حاڵ و ماڵ و زێدی خۆیان داگیر کراوە. عێراق لە چەند ساڵی ڕابردووە لەسەر ناوی عومەر و عەلی و چەندیان کوشت. عێراق بەداخەوە بەدەست ئەم سیاسیانەی کە ئێستا جڵەوی حکومی عێراقیان بەدەستەوەیە فەساد و گەندەڵی گەورە کراوە. ڕوبعی ئەوە بیریان لەوە بکردایەتەوە ژیانی خەڵک پرۆژە ئاوەدانی بکەن، خەڵک هێندە تووڕە نەبوو کە لە هەر لەحزەیەکە ئامادە بێ بتەقێتەوە. ئێمەش لە هەرێمی کوردستان وازەحە ژیان و گوزەرانی خەڵک مەعاشەکەشی نییە. ڕەنگە خەڵکی ئێمە وەکو ئەوان لە هەندێک ڕووی ڕۆشنبیری و ئاستی سەقافیەوە جیاوازی هەبێ. ئێمە حکومڕانی خۆمان 30 ساڵە، ئەوان لە 2003وەیە 18 ساڵە، بەڵام دوجار برسێتی و نەبوونی و هەژاری و تۆ بیر بکەرەوە چیمان هاو بەشە بڵین لەگەڵ عێراقی ئێمە گەندەڵیمان هاو بەشە، باشە خەڵکی برسی و بێکاریمان هاو بەشە. یعنی گەر خەڵک سوتەمەنی بە هەرزان بکڕێ بەڵام گوزەرانی لە ڕوویەکی ترەوە خراپە. ئەوەی خەڵکی ئێمە سوتەمەنیەکەش بەگرانە کڕە و گوزەرانیشی خراپە، دەخل و کاریشی خراپە. بۆیە پریشتی ئەو گۆڕانکاری و ئەو ناڕەزایەتیانە بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر هەرێمی کوردستانە بێ. هەرچەنە حکومڕانان لە هەرێمی کوردستان دڵخۆشن بەوەی لە عێراق ڕووەدا، چونکە پێیان وایە ئەمە وای کرد بڕیاری مەحکەمەی ئیتیحادی و تەسلیمکردنی نەوت و ئەو جراتانەیە نووس بەرامبەر هەرێم بیکەن، ئێستا لە بیریان چۆتەوە یا فریان ناکەون یا خەریکی شەڕی خۆیانن. بۆیە هەندێک لایەن لە هەرێمی کوردستان کە ڕێنادا دوو کەس کۆ بێتەوە بۆ خۆپیشاندان دڵی خۆشە بەوەی کە خەڵک لەوێ خۆپیشاندانەکە. یعنی ئەوەی کە لە بەغدا کراوە بە پەرلەمان لە هەرێمی کوردستان ڕووبدا سەدانە کوژن، سەدان کەسە کوژن. مەبەستمەوەیە بۆ پێیان خۆشە یا حەزەکەن لەوێ پەشێوی هەبێ بۆی ئاگایان لەمان نەبێ خەریکی چی بن؟ خەریکی چیە بن بڵێن ئەها وەزعیان زۆر جوان نییە تا باسی ئەمە بکەن، بەڵام بەیانی ڕێک بکەون و قسە هەیە کە دیدار و کۆبوونەوە لە حەنانە لای لە ماڵی موقتەدا سەدر ڕووەدا. چکە کشانەوەی ئەم ئێوارەی ئیتاری تەنسیقی هەست بەواکەی کە هەم لەگەڵ مستەفا کازمی، چکە بەیان نامەکەی ئەم شەوی سەرۆک وەزیرانی عێراق هەندێک ئاماژەی تایە هەستەکەی لەگەڵ ئیتارە گفتوگۆیان هەبێ و ترسیشیان هەیە عێراق لە دەست بچێ بڕوا بەرەو خوێنێکی نەگیرساوە. باش هەردوو لا ترسیان هەیە. باشە بەس ئەو خۆپیشاندانەی کە لە عێراقەیە ئەگەری هەیە لە بەرگێکی تر خۆرسکانە لە کوردستان دووبارە بێتەوە، خۆی یەک جیاوازی هەیە. باشە ئێمە موقتەدا سەدەرمان نییە لە هەرێم نەخێر، موقتەدا سەدەرمان نییە بڵێ خەڵکینە وەرنە دەرەوە نوێش بکەن، وەرنە دەرەوە بڕۆن بۆ سەر ئەنجومەنی وەزیران بۆ سەر پەرلەمان. باشە نیمانە. باشە واتە لە هەرێمی کوردستان هیچ سەرکردەیەک نییە کە ئەوەندە کاریزمی و کاریگەر بێ پێشەوایەتی خەڵک کا خەڵک بڵێ گیانم فیداکەم ئەگەر ئەم سەرکردەیە پێم بڵێ بڕۆ بابکوژرەی بابکوژرێم. ئێمە لە هەرێمی کوردستان ئەو جۆرە سەرکردەمان نییە. گینا خەڵکی ئێمە ئیستیعدادی هەیە لە پێناوی گۆڕانکاریە ئەگەر سەرکردەیەکی ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە ئامادە بێ پێشی خەڵک بکەوێ
ئەویش ئامادەیە قوربانی بدە بەڵام هیچ هێز و سەرکردەیەک ئامادە نەبێ خاوەنددارێتی بکە ئێستا بۆ لە ناو پەرلەمانچیان بوێیکەن کەس ناوێرێ ڕێیان لێ بگرێ چکە هێزێگەیە خاوەنددارێتی ئەو خەڵکاکە و دیفاعیان لێەکە بەڵام خەڵکە بینێ بچێتە سەرجادە دوو بەرد بۆ شوێنێ هەموو حیزبەکان بەیانی لەسەر دەرەکەن ئێمە لەگەڵ کاری گێرە شێوێنی نین ئێخۆ ناڕزایەتی و شۆڕش و ڕاپەڕین و خۆپیشاندان هەر بە گوڵ ناکرێ بە بەریەکەوتنی شەکرەیە بە بەردوەشاندنی شەکرەیە بە قوربانیدانی شەکرێ تۆ بتەوێ بە شێوەی معجیزە گۆڕانکاری ڕووبدا لە هیچ وڵاتێک و لە هیچ دەسەڵاتێکە گۆڕانکاری بەرەو ئیجابی بە معجیزە ڕووی نەداوە بۆی خاوەنددارێتیکردنی خەڵک بۆ گۆڕانکاری بۆ ناڕەزایەتی زۆر گرنگە باش ئێستا خەڵک لە ئەگەر ئەمە ناکرێت بەغدا هەرێم ئەگەر بۆنم ئەوە ڕێکخراو نەبێت خۆپیشاندانەکان ئەی دۆخکاروا دەمێنێتەوە یاخود چی بەسەردێ هەموو خۆپیشاندانەکان باشە لە هەرێمی کوردستان توانم بڵێم تا ڕادەیەک حەڤەی شوبات جیاواز بوو جۆرێکی شەرمنانە لە خاوەنددارێتی لە حەڤەی شوبات لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە هەبوو ئەویش لە پشتی پەردەوە و بە ترس و لەرزەوە ئەگەر نا هەموو خۆپیشاندانانەی تر لە هەرێمی کوردستان چونکە بێخاوەنددارێتیەکی ڕاستەقینە بووە خۆڕسک بووە ماوەکەی کەم بووە و زووش سەرکوت کراوە باش ئەمە گۆڕانکاری پێ ناکرێ گۆڕانکاری بە خاوەنددارێتی خۆپیشاندەرانە کرێ بە خاوەنددارێتیەکی ڕاستەقینە کە بڵێ ئەوە منم و من داواکەم و من لە پێشیان بەس دەسەڵاتدان هەرتوان ئەوە بەرداوام من ئەگەر خۆپیشاندانیش نەبێت گرفتی موچە بێستە لەستی موچیان ڕاگەیاندووە هیمانکی حەوت بە 20 ڕۆژ بە 90 ڕۆژ دابەشی دەکەن کێشەی ئاو هەیە کێشەی کارەبا هەیە خزمەت گوزاریەکان زیادکردنی باچەیە بێکاری هەیە هەژاری هەیە دەتوانن ئەوە بەرداوام من ئەگەر ئەوەش نەبێت ناڕزایەتێکی ڕێکخراو ئەزانی ئەمە وەکو تەزبیحێک وایە ئەها ئەو دەنکانی تەزبیح یەک پەت هەمووی پێکەوە کۆ کردوتەوە گەل لە شوێنێک ببچڕێ هیچی خۆی ناگرێ لە یەک شوێن پریشکی ئەم ناڕەزایەتی و تووڕێی و بێوەزعی هەرێمی کوردستان بگاتە شوێنی مەبەست گۆڕانکاری دروستەکە بەڵام هەتا دوور بێ لە شوێنی مەبەست و شوێنی کاریگەر ناڕەزایەتی بێهیوایی دروستەکەوەی کە بڵێن جا کاکەەوە خۆپیشاندانی شەکەین و هیچ ڕوونادا هیچ ڕوونەدانەکەی شوێنی خۆپیشاندان و ئاراستەکردنی و خاوەنددارێتیەکەی کاریگەریەکەی دیاریەکە تۆ چاوەڕێ بکەی هیچ سەرکردەیەک و هیچ لایەنێکی حەقیقی ئۆپۆزیسیۆن پێش خەڵک نەکەوێ و تەبەنی نەکا و خەڵک خۆی بیکە خەڵک ئامادە نییە خۆی بخاتە بەر لولێ و تفەنگانی کە بێ ڕەحمانە ئەشی کوژێ و کۆتاییشی پێێنێ بەڵام ئەگەر خەڵک بزانێ ئەمە خاوەنددارێتیە کرێ و بۆ گۆڕانکاریە هەموو ئامادەیەکی هەیە باش بەڵام کەس تا ئێستا هیچ لایەنێک و هیچ سەرکردەیەک لە ئۆپۆزیسیۆن باش بەزەگە ناڕزایەتیش نەبێت دەتوانن بەم گەندەڵیەوە بەردەوام بن دەسەڵاتدارانی هەرێم پێیان وابێت لەسەر کورسی دەمێننەوە حەکیم خەیاڵیان خاوە گەروا بزانن هەروە بۆیانە ڕواتە سەر چونکە ڕاستە ئەگەر خاوەنددارێتی خۆپیشاندان و ناڕزایەتیش نەبێ بەڵام ئەم ناڕزایەتی کە پەخش بووە و هەموو ماڵێکی گرتووە و پەنگی خواردۆتەوە لە چرکە ساتێکە ئەتەقێتەوە و دوور نییەوەی کە لە ئەفغانستان ڕوویدا بە حزوری ئەمریکاش لەم ناوچەیە ڕوونەدا بۆ تۆ پێت وایە لە عێراق گۆڕانکاری ڕوودا هەرێماوە سەلامەت دانیشێوە سەیرەکە بە دڵنیاییەوە نەخێر باش کاتمەکەمەوە بەس چەند پرسیارێکتر لەسەر عێراق لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی ئەوان هیچ ناتوان هیچ بکەن ئێستا تەنها خۆپیشاندانیان هەبوو پێشتر ژێوە دیدارتان هەبوو لەگەڵ زۆربەی سەرکردەی لایەنە جیاوازەکان دۆخەکە ئەوان ناتوان هیچ بکەن ئێستا دانیشتون یاخود دۆڕاون لە بنەڕەتا بەرامبەر موختەدا سەدر خۆی طبیعەت و سروشتی موقتەدا سەدر و کار و جەماوەرەکەی جیاوازە لەوان
باش ئەمان نایەنەوێ ئەو دۆخەیان لە دەست بچێ چوارچێوی هەمانگی بە دڵنیاییەوە چوارچەوەی هەمانگی و هەموو لایەنانی تر نایەنێ ئەم دۆخەیان لە دەست بچێت چکە بۆ ئەوان دۆخێکی پڕدەستکەوت و گەورەیە و بەشێکن لەم مەمزومەی کە لە عێراقا ئەیبەن بەڕێەوەی لی مستەفیدن و هەمویان هەموو شتیان متەوەفیرە و هێزیان هەیە و پارەیان هەیە و بزنسیان هەیە و چکە لە عێراقا زۆرینەی ئەوانەی سیاسەتەکەن و دەسەڵاتیان هەیە دەوێت سیاسەتکردن یەکسانە بە بزنسی گەورە یەکسانە بە محاسەسە لە حکوومەت یەکسانە بە هەبوونی پشکی گەورە لەو حکومڕانێتیە باش بۆیە نایانەوێت لە دەستیان بچێ باش بەس شێوازی کاری چوارچێوی هەماهەنگی دیارە چییە؟ یاخود ئێستا دەستەوەستانە ناوان لە بەرامبەر ئەو ناڕەزایەتی کە سەدر دەینوێنێ ئەوان ئێستا نایانەوێ خوێن بڕێژرێ چونکە بەریەککەوتنیان ئەیان با بەرەو شەڕێکی ناوخۆی نێوماڵی شیعە و ڕەنگە چاوەڕوانیان هەبێ کە مەرجعیەتی باڵای شیعە لە عێراقا لە سید سیستانیەوە تەداخل بکرێ بۆ ڕاگررتنی ئەم ناکۆکیانە بەڵام هەرچەنەوە گوتم مقتەدا خۆی بە مەرجعێکی کەمتر لە مەرجعی یەکەمی عێراق نازانێ بەس حکوومەتی نوێش پێک نایە تازە قورسە ئاوا محەممەد شاسوودانیش تازە کوتایی پێات دوای خۆپشاندانە خۆی قورسە بەڕاستی سەدرریەکان ئیسپاتیان کرد کە نایڵن پەرلەمان کۆبێتەوە ئەگەر مقتەدا سەدر ڕازی نەبێ بە کاندیدی سەرۆک وەزیران و ڕەنگە ناو هەبێ لە ناو ئیتارە کە مقتەدا سەدر تا ڕادەیەک مرونەتی هەبێ لەسەر بربژێرکردنی کە ئەو بێ بەڵام بە هیچ شێوەیەک حزبی داوە و مالیکیان قوبوڵ نییە ئەویش ئەوانی بەو جۆرە قوبوڵ نییە و سەوتە تەسریب کراوەکان ئاماژەی ڕاستەوە خۆی تایە کە چی دەڵێ لەسەر ئەمان لەسەر سەدرریەکان بە کورتی عێراق لە بەردەم دۆخێکی نوێی مەترسیدارایە کە ئەم سیاسیانە پێکەوە کارکردن و پێکەوە حکومڕانی کردنیان تا ڕادەیە گەیشتۆتە بنبەست باش بەزۆکو وەستانی دانیشتەکانی پەرلەمان هیچ سەوڵێکە بوو کە پەرلەمان لە دەرەوەی بەغداد کۆ بێتەوە بۆ دانیشتەکانی بێت بۆ پێکانی حکوومەت بێت هیچ هەوڵێکی لەم شێوە نەبوو هەوڵی جدی نا زەحمەتە چونکە چ سەرۆکی پەرلەمان لە سوننەیە چ جێگری سەرۆکی پەرلەمان لە پارتیە ڕازی نین بە کۆبوونەوەی پەرلەمان بەبێ ڕێکەوتن لەسەر باش کاندیدی ئێستا کاروباری لیژنەکانیش وەستاوە ئەوەی هەموو شتێک وەستاوە بەڵێ هەر بەڕسمی سەرۆکی پەرلەمان هەڵپەساردنی کارەکانی پەرلەمانی ڕاگەیاند کاتەکەشی دیار نییە نەخێر چکە و دۆخەی کۆبوونەوەی لەکوێ کۆبیتەوە بەڵێ سوپاس دەکەن زۆر سوپاس بۆ بەڕێز سۆرا عومەرە ناوی پەرلەمانی عێراق زۆر سوپاس بۆ ئەوی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ